بەردەوامی بردومانی فڕۆکەجەنجەکانی سوپای تورکیا بۆ گوند و ئاواییەکانی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەری زیاتر دەبێت لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بە تایبەتی لە ئێستادا کە گوندنشینان ڕوویان لە گوندەکان کردوتەوە بە مەبەستی بژانەوەی کەرتی کشتتوکاڵ و نوێکردنەوەی شوێنی نیشتەجێبوونیان. ئێمە وەکو خەڵکی بناری قەندیل داوا لە حکوومەت دەکەین بێدەنگ نەبێت لە بەرامبەر ئەو بردومانانەی کە ڕۆژانە شەوانە سوپای تورکای داگیرکرد دەکاتە سەر ناوچەکەمە. سەر بناری قەندیل بە تایبەتی وەکو بەهەشتەکە لەو کوردستانەی ئەحنی شەوانە ڕۆژانە ژیانمان نەماوە لە ژێر بردومانی فڕۆکەکانی تورکیای. تورکیا چەند لەمێژە لە گوندان دەدا لە دێودا هەتان دەدا میدەتی قڕان پێکردەوە بە میدەتی. ئەگەر ئەو شتانە نەبێت چ پێویستی بە میدەتیە؟ چی دەربەسی خەڵکی کابرا دێتەوە کەسابەتی خۆی دەکا لەسەر کەسابەتی خۆی دەردەکە مەڕ و ماڵاتی دەوژی باغ و باغاتن لێ دەسووتێنی خان و بەرن لێ خەرا دەکات چیشی بەمەدەیان با وڵاتی مەدەنی. ساڵانە لەگەڵ هاتنی نەورۆز و وەرزی بەهار هاوڵاتیان بە ڕێژەیەکی زۆر و لە گوند و ئاواییەکانیان دەکەنەوە بە مەبەستی دەستپێکردنەوەی وەرزێکی نوێی کشتتوکاڵی و خزمەتکردنی ڕەزوباغ و بنیاتنانی کەرتی کشتتوکاڵیان. بەڵام بەردەوامی بردومانی چڕی فڕۆکەجەنجەکانی تورکیاوای کردووە لە بناری قەندیل گوندنشینان نەتوانن وەک ساڵانی ڕابردوو ڕوو لە ناوچەکانیان بکەنەوە. لە هەموو بردومانەکان زەرەر و زیانی زۆر بەر خەڵک بەردانیشتوانی بناری قەندیل دەگەڕێت بە تایبەت ئەگەر لە ڕوو ئابوووریەکەیەوە بگرین خەڵکێکی زۆری بناری قەندیل داهاتیان لەسەر ئەو گوندانە بژێوی ژیانیان لەسەر بەخێوکردنی مەڕووماڵات و مێشە هەنگ و کشتتوکاڵکردن و باغداری و ڕزداری لە ناوچەکە. بەڵام تەواوی ئەو بردومانانە کە دەکرێت گوندەکان بردومان دەکرێت و بۆ هۆیەوە جگە لە زەرەر و زیانی گیانیەکان کە لە ماوەی ڕابردوودا هەبووە زەرەر و زیانێکی زۆری مادیش بەر ئەو خەڵکە کەوتووە هەروەها ئاستەنگیشان لە بەرامبەر کار و کاسبی ڕۆژانە بۆ پەیدا بوو. تورکیا ماوەی چەندان ساڵە بە بیانووی بوونی بارەگە و پێگەی پارتی کرێکارانی کوردستان بە قوڵایی چەندان کیلۆمەتر سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان دەبەزێنێت و بردومانی گوند و ئاواییەکانی باشووری کوردستان دەکات. خەڵکی سڤیل و مەدەنی و گوندنشین دەکاتە ئامانج. تا ئێستاش بێدەنجی و بێهەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دانیشتوانی ناوچە بردومانکراوەکانی بە تەواوی بێهیوا کردووە. بەردەوامی بردومانی فڕۆکەجەنجەکانی تورکیا بۆ گوند و ئاواییەکانی بناری قەندیل تا دێر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و گوندنشینانی ئەو ناوچەیە قورستر دەکاو. داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چیتر بێهەڵوێست نەبن لە بەرامبەر ئەو بردومانانی فڕۆکەجەنجەکانی تورکیا دەیکاتە سەر گوند و ئاواییەکانی ئەو ناوچەیە. عوسمان کورسات نیوز بناری قەندیل.